10 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. سەنتەرەکە لە ماوەی کارکردنیدا خەرمانێکی گەورەی دروست کردووە لە بواری فکری ئیسلامی و مێژوو دەروونناسی و لێکۆڵینەوەی مێژووی و لە ساتی دامەزراندنیەوە تا ئێستا سەوسی بەرهەمی چاپکراوی وەرگێڕاوی هەیە. پرۆژەی سەنتەری زەهاوی پرۆژەیەکی فکری هەمەلایەنەی زانستیانەی ئەکادیمیە. ئەم سەنتەرە دەستەیەکی گشتی هەیە، دەستەیەکی کاریگەڕی هەیە، دەستەیەکی ڕاوێژکاری هەیە و تۆڕێک خەڵکانی پسپۆڕ و ئەکادیمیمان لە هەموو ناوچەکانی کوردستانە هەیە کە هاوکارمانن بۆ نووسین، بۆ تەرجەمە، بۆ ڕاوێژ، بۆ پێگەیاندنی خەڵک، بۆ دەورە، بۆ خولی پەروەردەی، خولی ئەکادیمی، خولی فکری. یعنی ئێمە الحەمدولله توانیومانە متمانەی خەڵکی نوخبە و ڕۆشنبیر و خەڵکی داهێنەر لە بواری نووسین و وەرگێڕانە بەدەستبێنین. بەرهەمە چاپکراوەکانی سەنتەری زەهاوی بە 3 زمانی کوردی، عەرەبی، فارسی چاپکراون. تا ئێستا 5 کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی بەستراوە و 80 دیدار و وەرکشۆپی ساز کردووە، جگە لە هاوکاریکردنی قوتابیانی ماستێر و تێزی دکتۆرا بۆ قوتابیان. سەنتەری زەهاوی لە کاروانی 10 ساڵەی خزمەتی خۆیە توانیوێتی کۆمەڵێک کتێبی زۆر بەپێز لە بواری فکر بەگشتی و فکری ئیسلامی بە تایبەتی چاپ بکە. کتێبەکانمان وەرگێڕان و هەروەها دانان و نووسینە بە زمانی کوردی. ئێمە لەوانەیە نزیکەی 80 کەس لە نووسەر و هەروەها وەرگێڕ تا ئێستا لەگەڵ سەنتەری زەهاویە کاریان کردووە و زیاد لە 130 بەرهەمی چاپکراومان هەیە بە وەرگێڕان و بە دانانەوە. سەنتەری زەهاوی مۆڵەتی حکومەتی هەرێمی کوردستانی هەیە بۆ کارکردن و لە ساڵی نوێی تەمەنیدا چەندان بەرهەمی ئامادەی هەیە بۆ چاپکردن لە ڕێگەی نووسەر و وەرگێڕەکانیەوە. دەیانەوێت ساڵەکانی داهاتوویان پڕشنگدارتر بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.